سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئێستا ئەگەر قسە لەگەڵ خەڵک بکەی بیان دوێنی زۆربەی کە قسە دەکات باری دەرونی زۆر هیلاک دیارە، دڵی خۆش نییە بە مۆزەیکە هەیە. ئەمە تەنها بۆ فەقیرەکان نییە، بۆ ئەو کەسانەیشی کەوەسشیان باشە هەر ئاوت بە جاران نەخوازن. بەڵام ئەگەر بەراودی ئێستا و جاران پێی خۆ خەڵکی ئێستا بە بەراود بە جاران ئیمکانێتی باشترە، ژیان تا ڕادێک لەو کاتە خۆشترە وەکو ڕۆمادیەکەی. بەڵام ئەگەر قسەیان لەگەڵا بکەیت لە ڕووی دەرونی و هیلاکە. بابەتی ئەم ڕۆمان پرسیاری ئەم ڕۆمان ئەوەیە بزانین بۆچی خەڵکی ئێستا لە ڕووی دەرونیەوە هیلاکە، بۆچی جاران جەستەی هیلاکە بوو بەڵام دڵی خۆش بوو. ئایا چۆن بتوانین ئەم بارە دەرونی هیلاکە بگۆڕین بە دەرونێکی خۆش و ئارام؟ ئەم پرسیارانە و ئەم بابەتانە لەگەڵ خەڵکا تاوتی دەکەین. ئێوەش بینەر بن. بۆچی ئێستا خەڵک دەرونی مرتاح نییە؟ یعنی هەمووی بێزار و گلەی داوی حەواڵ زۆر کەم بۆتەوە لە وڵاتە لەبەرەوەی ئەوەی مۆزوعەکە بەڕای من هیچ شتێکیان نیەشتەوە لە وڵاتەیە تر هەموو عالەمیش ئەگەر شتێکیش بێت ناخی مەگرە. چل ڕۆژە نەچوون بۆ ئیش لەم مەیانە نیوەی هۆکاری ئیمانە بابزان جی شەڵتیان بنێ با بێن ئیشکەن. ئەمە ژەڵێ نە پارەکەیان زۆرە بۆیان کەمکەن و با لە برسا بمرن. من هۆکاری ئەوە خۆمان دەگمان نابەمانە دەگمان نەبەست ئەم هەموو عەدەلەتەکێک لە وڵاتەیە. بۆچی خەڵک جاران بە ئیشێکی کەم ڕازی بوو، بە ژیانێکی سادە ڕازی بوو، دڵیشی خۆش بوو؟ ئێستاوانی ئەو کاتە خەڵک دڵی خۆش بوو، ئاسوودە بوو، مرتاح بوو، لەبەرچی خەڵک سادە بوو، وەک ئێستا نەبوو. خەڵک ئێستا بە یەک شت ڕازی نییە، هەموو دەوڵەمەندیش ڕازی نییە. ناخۆ دەوڵەمەندەکە خەراترە بابزانی. چەندی دەوڵەمەند ئەڵێن خۆی کوشتۆ لە نابرایەکەم دەوڵەمەندەکە زۆر نامڕتاحترە. بەخوای گەورە فەقیری وا هەیە دڵی زۆر ئاسوودەترە، دڵی زۆر خۆشترە، ئیمانی هەیە. لاوازی ئیمانە ئێستا خەڵک؟ بەڵێ لاوازی ئیمان یعنی نیوەی زیاترە لاوازی ئیمان. باوە بزانین یعنی ئیمانەکە سەرچاوی هەموو شتێکە. خەڵکەکە ئیمانەکەی یعنی نیوەی هۆکاری ئیمانە بابزانین. ئێستا بەرەکەت لە ناویش نەماوە، پاری و حرام تێکەڵی کاسپی مابوو. بەخوا ئەوە شەیە ڕاستە نانا زۆر ڕاستە حرام و حەڵاڵەکە لێک جیاکەیەوە. ئێستا حرامەکە زیاترە لە حەڵاڵەکەی، بەڵانی لێرەدا یەک شت هەیە کاک، ئامرلیوا ئیش دەکا. ئامرلیوا 3 ملیۆن 6 ملیۆن 10 ملیۆنی وەردەگری ئیش دەکە. کام پەرلەمانتاری هەیە بەس بە پەرلەمانتارێکی خۆی ڕازی بێ؟ کام وەزیرێ بە ئیشەکەی خۆی ڕازی؟ پەرلەمانتارە و دوکاری کوتاڵیشی داناوە. ڕەحمەتت لێبێ وەزیر هەیە بازرگانیش وایە؟ موچەی وەزیری وەرەگرێت لەو لایشەوە ئەچێ خەریکی کاسبی. ملیۆن و ملیۆن و نیوەکی هەیە ئیشی نەفەر دەکا، قەمەرەیەک پێیە، دەبڵی پێیە، مەرزیەیە، شتا دێ ئیشی نەفەر دەکا، ڕزقەکە ئێمەشی نێشتووە. برا ئێمە خەتمانەیە و هیچ مەعیز بە کەم ڕازی نییە، پەلاماری بۆ هەموو شتێک بۆ هەموو شتێک. جاران وانە بوو نەخێر خەڵک مرتاح بوو، خەڵک ئاسوودە بوو، خەڵک زۆر ژیانی خۆشتر بوو لە ئێستا، زۆریش مرتاح بوو. سەیرەکەی ئەو وەزیرە ئەو دەوڵەمەندە ئێستا دڵی خۆش نییە، حەزی بەجاران. نەخێر نەوەڵا دڵخۆشی چی؟ ئەو دڵخۆشی نەماوەی جاران 100 خۆزگە جاران باە، ئێسامە تەمەنمان زۆر باە، جاران ژیابای نایە 100 خۆزگەوا باە. هیلاکی شەبوون بەڵام هەر دڵیان خۆش. کورە هیلاکەتیەکە خۆش بوو برایەکەم، هیلاکەتیەکەی ئەو سا خۆش بوو. ئیش نییە و هیچ شتێکیان نیەشتەوە لە وڵاتەیە تر هەموو عالەمیش ئەگەر شتێکیش بێت ناخی مەگرە. بەڕای تۆ پەیوەندی بە بێکاریەوە هەیە؟ بەڵێ بە دڵنیایەوە ئەم کۆڵانە بیگرە، ئەمە کۆڵانی وەقافە، هەمووی کرێگار و وەساوشل لێرەیە. لەو سەسوچەوە تا سەری سەرەوە هەمووی بێ ئیشە. ئەمانیان ئێرانی و تووریشی و ئەنواع قەومیان هێناوە خستانتە ئەم وڵاتەوە، هیچ ئیشێکیان نیەشتەوە بەڕاستی لە وڵاتەیە. ئیش کرێکاریمە. باشە وەزعی ژیانتان خۆش بۆ کاتی خۆی خۆش بەڵێ. باشە بۆچی جاران وەکو تۆڵی کرێکاری تەکرد ماندووە بووی جەسەد هیلاکە بوو بەس هەر خۆش بوو بەلاتۆ، بەڵام ئێستا وانی خەڵک مرتاح نییە مرتاح نییە و بەڵام بەخوا ئیش نییە یەکجارەوەی بێ ئیشە. یعنی چل ڕۆژە نەچوون بۆ ئیش لەم مەیانام ئەوە هەر هەموو ڕەفیقەکانم هەمومە ئەرە بەخ چل ڕۆژ.
بێئیشی وای کردو خەڵک نامرتاح بێ ئارە وەڵڵا وەزعی بێئیشی و مادێ کزە بۆیە خەڵک مرتاح باشە خۆ بینین لە وڵاتی خۆمانە چەندین خەڵکی بیانی هاتۆ لێرە ئیشەکە بەڵێ بۆ خەڵک نییە. ئارەوەڵا بۆ ئەوان هەیە بۆ ئێرانی و بۆ ئەو وڵاتانی تر هەیە بۆ ئێمەنی باش ئەمە هی ئەوە نییە خەڵکی خۆمان بەکەم ڕازی نییە یعنی بۆ نمونە خەڵکی ئەو وڵاتە بیانیانە ئەهێنن بەکەم میشەکە بەزی خۆمان ڕازی نییە بەکەم ئەخر ئێمە بڵێنی ئەوان 20,000ەکەون بە 20,000 ئێمە پێی ناشین ئەوان بە 20,000 ڕۆژی ئیشەکەن بە 15,000کەن بەڵام بەشی ئێمە ناکە ئیسە من 6 سەرخێزانم 15,000 بەشم ناکە ئەوان بەشیان نەکە ئەو 15,000 بۆ کابرای ئێرانی 150,000 تمەنەکە وایە بۆ ئەو بەشیەکە بەس بۆ ئێمە پێی ناشین ئەی بۆ جاران خەڵگەڵێ من بە 2 دینار کرێکاریم کردووە بۆ بۆم 2 دینارە بەشی کردو بەڵام ئێستا 15,000 بەشی خەڵک دیناری ئەو کاتە زۆر ئیسە پارەکە هیچ ناکە من سێ مناڵم هەیە لە مەکتەبە بەخوا هەموو ڕۆژێ ئەوە 5,000یانەوێ وایە خۆشم 5,000 مەوێ ئەمە 10,000 ماڵیش دەیەوێ ئەمە 20,000 کە من فەقیرترین ماڵم ماڵی کرێکیش نەبی ئای ئەگەر کرێکیش نەبی ئەرە وەڵڵا کرێکی بێبێ بیدەی بەکرێەوە ئەرە وەڵڵا ئەوە بێ 200,000ش بێ بەکرێ خەڵک جاران لە ڕووی جەستەوە زۆر زیاتر مانووە بوو بەڵام دڵیشی خۆشتر بوو بۆ کارچی ئێستا خەڵک ئاوا ینی بێزارە لە خۆی ینی بە بەردەوامی گلەیی هەیە دەرونی هیلاکە بەڕای تۆ پەیوەندی بەچیوە هەیە کاکە وڵی پەیوەندەکەی زۆر شتە نازانم نەعادەڵەتی ئەمە بژانەیە خەڵک نازانم حرام کەوتوتە ناو خەڵکەوە بەڕاستی ئەوەش تەسیری خۆی هەیە پێ دوایە پاری و حەڵال هاتوۆتە ناو پاروی حەڵال زۆر کەم بۆتەوە لە وڵاتە لەبەرەوەی ئەوەی مۆزوعەکە بەڕای من ینی ئیشەکان ئیشی خەڵک بەعام تێکەڵی حرام بوو تێکەڵی حرام بۆ بڵێ بە ئامەرە وەڵا کەس نییە خۆی بۆی لەلا بدرێ بڕوا ناکەم بە دەگمان ڕێبکەوێ شتیوانی کابرا مۆزەفۆک پێویست داوامەکەی ناکە کابرا کرێگارۆک پێویستی شەکەی ناکە کابرا سوزانم بە بۆ چوونی من هەر ئەوانەیە زیاتر تۆ شتێک ئەکێ هاوکو تاوان وایە پێی نامورتاحی ئێستا ئەومە تووشی ئەمە بووین لێ بەرەکەت لە ئیشەکەت ناماوە بەرەکە نەماوە بەسە دوو لە ڕێوە کابرا درۆگەکە هەزەکەی نامورتاحە کردووی دیشتێکەوە دام نامورتاحە ئەمڕۆ خەڵکە نازانم زیاتر ئەوەی مۆزوعەکە پێ دوایی ئەوەی پاری و حەڵال کەم بۆتە والله حەکەم بۆتەوە هەر ئەوەیە مرتاحنیە خەڵکەکە ینی بەرەکەت لە ناویش نەماوە خەڵک مرتاحنیە بەو کاسبی و کارەی کەیکات ئێستا ئەوەیە حەریەوەیە دا دەفتەر هەبێ لێ بێ بە 20 بێ بە 25 نەخۆشی نەبوونی ئەمروز تۆ سەیرێکە ژیانی باشە و کەچی مرتاحیش هەرو کاتە خۆشتر بۆ کاتە خەڵک مرتاح بوو ئەو کاتە خەڵک بیری لە زۆر شت ناکردەوە بەڕاستی باشە بەڵام خۆ کاتە خەڵک ماندوو ئەبوو هیلاکە بوو بەدەست ئیشەوە جەستەی ینی بە بەردەوامی لە ئیشا بوو بەس بۆ ینی ئێستا هەر ئاوات بۆ کاتە خوازنکە ماندووش بوو ئەخە کاتە کۆمەڵێ ئێستا کۆمەڵە شت هەیە ینی ئەو کاتە نەبوو تێگە ئێستا سیاسەکان وایان لێ کردو ینی هەر ئەوان مێشکرد جەنجاڵەکەن ئەی تۆ بەس بڕۆ ماڵەوە ینی یەک هەواڵی خۆش نابیسی لە دەرو یەک هەواڵی خۆش نابی زەمووی برادەرە دۆستە ناسیاوە هەمووی بێتاقەتە هەمووی عەسابی گەرمە تۆڵی هی ئەوەیە سیاست هاتوۆتە ناو ژیان بە حەقە سیاست هاتووە ناو ژیانی هەموو کەسێکەوە بێزاریان کردوین باشە بەڵام دیقەت بدەین زۆربەی وڵاتە ئەوروپیەکان خەڵکی مەدینی کەمتر تەداخلی سیاسەتەکەن باشە سەیرەکەی ژیانیشان خۆشە کەواتە ئەم خاڵی کە تۆڵی ئەگەر لە سیاست دوور بکەوینەوە لەو هەموو هەواڵە سیاسیانی کە لە کەناڵەکانەوە پیشانمانە دێ دوور بکەوینەوە باری دەرونیمان ئارامە بێتەوە 100% وایە یعنی تۆ سێگە سە موچە بۆ بە بەشێک لەوەی کە بۆ هەواڵی بەپەلە هەنەرچی تۆڕە کۆمەڵایەتەکان نەبینی یعنی یەکسەر هەواڵی بەپەلە چی بۆ مەعاشە موچێ مانگاوە موچێ ئەوە موچێ ئەوە هاو جارێڵێن دواکەوێتە هەڵ خەوی لێ ئەوەیە جاران خەڵک بی لەوە نەبوو ینی مەعاشەکەیەکە شتێکی ڕەمزی وایە کە وەریەگرت ئەوە نەبوو کە ئێستا بیری لێ کاتەوە برایەتیە بوو کاکە برایەتیە بوو ئێمە لە لادی کابرا سەحەبی 5 دیناری بوو 5 دیناری عێراقی کابرا کە سەحەبی 5 دیناری بوو دڵی زۆر لە ئێستا خۆشتر بوو کە سەحەبی 100 ملیۆن دینارە باش ئێستا بۆ خەڵک دەوڵەمەنیش بێ هەر دڵی ناخۆش ئەخ بۆ دڵی بەچ خۆش بە وەزعی بەچ خۆش بوو بەس پێم بڵە بە وەزعی دڵی بەچ خۆش بێ بە خزمەت گوزارێکەمان بە نەوتەکەمان کە مانگانە بەرمی لە نەوتمان دەنێ بەوانە کە بۆ دەوڵەمەنەکە هەیشێتی
بەڵام ئەوش هەر دڵی خۆش نیە ئێستا گلەی هەیە دەرونی مرتاع نییە اینجا چۆن گلی نابێ کاکە سیدەکە عەدالەت نییە شت کە عەدالەت نەبوو تۆش دڵت خۆش نییە نەک من سەرکردەکەی خۆت لەبەوەی عەدالەت نییە دڵی خۆش نییە کاک کام سەرکردە دڵی خۆش پێت وایە دەسەڵات و حکومەت هۆکار بوون بۆ ئای چی هۆکارە من هۆکارم ئەگەر من هۆکارم بۆ نام کاتە ژوورە دەسەڵات حکومت بۆ نام کاتە ژوورە بم کاتە ژوورە باس سزم کاکە دەزانم من هۆکارم بەس خۆیان هۆکارم بۆیە چی خۆیان بگرێ دەسەڵاتی دەگرێ نایگرێ کەواتە کارەبای ناگرێت تا دەسەڵاتی بگرێت دڵنیات کەم خۆی لە ڕاستیە وەسەی وڵاتەکە وای لێ هاتووە بە حکمیەوەی هەموو هاوڵاتیەک زیاتر لە ساگە بڵێن هەشتا بۆنەوەی مۆزەفی حکومیە موچەی لەسەر حکوومەتە کامترینیان لەسەر کەسابەتی خۆیەتی یان کەرتی تایبەتە ئەمە وای لە خەڵکەکە کردووە ینی بێتاقەتیەک بارێکی قورس بێتە سەر شانی هەم لە ڕووی هەیە کرێخانوەیە بۆن منە ئیشێکی نییە مەعاش نییە بۆن منە هەیە مناڵی هەیە تەلەبێ ئەوە وای زەختی زۆر لەسەر هاوڵاتی تۆڵەی خەڵک کاتێک کە پشت بە خۆی ببەستێ پشت بە ئیشی خۆی ببەستێ و گلەوەی پشت بە موچە و شتلانی حکومی بەستێ باشترە ینی مرتاحترە بەتاکی زۆر باشترە ئەگە دیقەت بی لە هەموو ئەوروپایە کەمترین کەس تەداخلی سیاسەتەکە کەمترین کەس سەرکردەکانیان ڕاستیان جەگری سەرکردەکان بەڵام لێرەوان نییە هەمووی وای لێ هاتووە هەر لە مناڵی و پەروەردەکە تەداخلی سیاستکە ئەمەش وای لە وڵاتەکە کردووە وڵات بێ بە وڵاتێکی سیاسی لە وڵاتی ئێمەیە دوو ئیدارەیە بەدەست دوو بنەماڵەییەوە هەر لایەنێک و ئەگە دیقەت بێت چوار پارێزگان هەر دوو پارێزگا بەدەست لایەنەکە دوو پارێزگا بەدەست یەکشت بیرم نەچێت باسێەوەت کرد ئێستا خەڵک هەمووی بێزارە لە سیاسەکان کە قسەیەکات بەڵام ئەگەر یەکێک لەو سیاسیانە بێتە ناو بازار هەمووی هەڵپەیەوە کاتە ڕسمێکی لەگەڵا بگریت ئەم دووفاقیە چییە لە خەڵکای بینی بەگشتی ئەمازانی چۆنەگەر مشکل سەر کۆمەڵە کەسێک کە ئیسفادەیەکی تایبەتیان هەیە لەلای حیزبەکانەوانە وەکو چۆن دەڵێ بندیوارێکیان هەیە لە هەر حاڵەتێکە بۆ منە حاڵەتی دەنگدان بە انتخابات بەشە بێ ئەمان هەنێشتیان لێنە وەکو چاکە وەکو پارێ معاشیان بۆ برنەوانێ بۆی ئەمان بێدەنگ بن لە حاڵی زەرور ئەمان پشتیان بەرژەوەندی شخصی خۆیان بۆ بەرژەوەندی شخصی خۆیان ئەواکەن هەرم حیزبانەی وای لێ کردو باشە بەڵام خەڵک بچێ کرێکاری بکات پەیوەندی بە حکوومەت و حیزب بۆ چییە؟ چۆن پێوەدی ئەگاوان ڕێکەون لەگەڵ یەکە وەک جارانی لێ بێتوانی ئیش زۆرە بێ خەڵک ژیانی خۆشە بێ مەتێکەچکایی بە 11 بوویسە بە 4,000 بەس تۆ کاکەوتە فەرموویستە مامانگی یەکە کەس نەوتی وەرگتووە هەمووی من کرێکارێک لەگەڵا بوو بە تەنەکە نەوتەک ڕئیسەش سوێن بەخوای گەورە دوێنێ 6,000 ماوە دێڵ یامە بەنەوت سێدە بەنەوت ئێتەمەکەی ژیانم خەڵکی تایە باشە بەڵام خۆ خەڵک جاران نەوتیشی نەبووە ژیایشوە و با بڵێ هینیشی ژیانیشی خۆش بوو کاتە هەرزانی و خەڵکی خراپەی تیانە بووە خەڵک بەس کاکەیستا خەڵکەکە بە عام بۆ نمونە خراپە پیانەما من ئەلوێ دوکانێکم دانا شانزە وەرەقم تیا عەشادانا لە جای شانزە وەرەقە دەستم بێتەوە شانزە وەرەقەشم ڕۆی زەرت کرد هیچی شوێ نەماوە بۆ ئێمە نەبوونی ئیشەوای کردو خەڵک چوومە ئەوەی دەوڵەمەنەکان خۆ دەوڵەمەن خزمی ئێمەنین بۆ کەسوکاری ئێمەنین چێن بۆ لە ئاسمان و نهاتووە هەر کەسوکاری ئێمن مانگیان خۆش نییە مانگە یارمەتی با دە یارمەتی با ئەتر بێزارە بێوش بۆچی ئێستا خەڵک دەرونی مرتاح نییە ینی هەمووی بێزار و گلەی ساروی حەواڵ زۆر کەم بۆتەوە لە وڵاتە لەبەرەوەی ئەوەی مۆزوعەکە بەڕای من هیچ شتێکیان نێشتەوە لە وڵاتەیە ترە هەموو عالەمیش ئەگەر شێتیش بێت ناقی مەگرە چل ڕۆژە نەچوون بۆ ئیش لەم مەیانام نیوەی هۆکاری ئیمانە بابزان جی شخصیان بنێ بابیان ئیشکەن ئەمە ژەڵێنە پارەکەیان زۆرە بۆیان کەمکردن و با لە برسا بمرن من هۆکاری ئەوە خۆمان دەگمان نابەمانە دەگمانە بەشت ئەم هەموو عەدەل دەکەێت لە وڵاتەیە لە پێشووتر خەڵک لە ڕووی جەستەیوە هیلاکە بوو جاران بەڵام لە ڕووی دەرونی و مرتاع بوو پێی بوو ئیشی هەبوو کاسپی هەبوو هیچ کێشێکی نەبوو ئیتر هەر ئەوە بوو هیچ شتێکی تر نییە هەموو نازانم هیچ شتێ نەماوە خۆتان لەوانەیە ئاگادار بن هیچ شتێ نەماوە لە وڵاتەیە وزاران نازانم خەڵک ئامۆژە و کۆمەڵاتیشتی خۆشتر بوو بەڵام ئێستا ئەم شتانە نەماوە نازانم هەر بە تەدیج دەماوە هەموو وەکو یەک وا بوو یەک ئاز بوو یەک ئاز بوو کەمی زۆر بێ لەبەرەوەی هەموو یەک ئاستە بوو ئەمجا تۆ ئێرانیە لێرە ئیشەکە بە 10,000 نان و پەتاتەیە خوا خۆی ئیسپادەی نییە بۆ وڵاتە ئێرانی
کە نەنان و پەتاتەیە خۆیمەش بەشیەکە 10,000ەکە 100,000 تمەنەکە زۆرە بۆ بەڵام بۆ مەیز نییە بۆ مەیز نییە باشە ینی بەڕای تۆ حکوومەت ڕێگری بکە لەوەی کرێکاری بیانی بێتە ناو وڵات ڕێگری نەکە بەس ئەو کارتێکە لێ سێنە بڵێن بە بەلاش نەیهێنێ بە پارەی باش بێنێ ئەترەوانیش نایەن ینی کارێک بکەن نرخەکەوا لێ نەکەن زەرەر لە کرێکاری ناوخۆی خۆمان هەروایە زمانی سەدام ئێستا سەدام کە ئێمە پێڵێن پیاوێکی خاین ئێمە هەموو زدی سەدام بووین خۆشتێکی ئاشکرایە لە بەسرا چووە منتەقەیە وتی کرێکار نییە وتی بچین لە سلێمانی کرێکار تی ئاخە بە 30,000 وتی 60یان بنێ وەک ئێستا لە سەر چاومە حەزەکە لێشی ئێرۆ 60یان بنێ وتی 60یان بنێ با بێن ئیشکەن ئەمە ژەڵێ نە پارەکەیان زۆرە بۆیان کەمکەنەوە با لە برسا بمرن ئەمە چەنی بەچەنە یعنی ئمە خەڵکی وڵاتە نین حکوومەت دەتوانێت چارەسەریەوە بکە خەڵک باری دەرونی خۆش بێت ناتوانێت حکومەت چێیە ناتوانێت چۆن ناتوانێت توانێت بەس نایکە خۆمان هیچمان لەدەست نایە بۆ شخصی خۆمان بیکەین ناکرێ هیچ ناکرێ هیچ ناکرێ و کوشن هەرێشی کوشن قسە بکەین قسەیشکە و کوشن ئەرە بەم بێدەنگ بیت تاوا بزانین تا خوا لا بەلایەگە ئاخە یان لە ناوەچیان بڕۆین هەرەوەنەیە حەلەکەی بە دەرەجەی یەک هۆکارەکەی گەڕێتەوە بۆ خراپی حکوومەت بەڵێ دەسەڵات و حکوومەت و بۆ منە کابراایە معاشەکەی خانە نشین کراوە بە 200,000 بە 220,000 بەشی ناقە ئیتر تەڵەباتیش زۆرە ڕۆژانە خەڵک بۆ نمونە قەنەعەتی نماوە 15,000 دەستکەوێت 25,000 خەرجەکە 30,000 خەرجەکە جاران خەڵک تەڵەبیاتی کەم بوو ژیانی خۆشتر بوو زۆری بەڵێ ئێستا بۆ تەڵەبەکان وای کردو ئێمە دەروونمان ناورتا ئیتر کاکە جان بهین بۆ نمونە تۆ کابرا لە ماڵەوە ماڵ و مناڵەکەی بە شێوازێکی تر داوا ئەکەن و کابرا خۆی لە سەردەمی خۆیان قەنەعەتی هەبووە ماڵ و منال لەسەر قەنەعەتی وای نماوە نەبوونی قەنەعەت تاکید نەبوونی قەنەعەتیشە و هەمووی خۆی پێشینان ئەڵێ پێبەقەر بەڕێگەی خۆ ڕاکێشە ئێستا هیچ کەسە بەقەدر بەڕێگەی خۆی پێڕا ناکێشێت زیاتر داواکەین چوارە پێ ڕاکێشێت معاشەکەی کەمە بەشی ناکە لە 15 مانگا پاری پێ نامێنێ کە بەرێگرێ معاشەکە بێ میاتەوە قەرزە بەس کاتی خۆی خەڵ قەنەعەتی هەبوو بە تاکید خەڵک بەکەم ڕازی بوو زۆر ڕاستە وڵا بەکەم ڕازی بوو قەنەعەتی هەبوو بەزە قەنەعەت نماوە و چاو لێکەری بۆیە هەمووی بە تاکید دەوڵەمانەکەی قسەی لەگەڵ کاویشە نامرتا خۆی هەیە کاکە ملیۆنەرە تەمەشاغی لە خەڵکە فەقیرەکە زۆر نامرتاحترە چەندین جار بیستمانە دەوڵەمانە خۆی کوشتو بە تاکید چەنە کە زەیێرە وڵا خۆی کوشتە دەمەشاغی هیچ مشکلێکی مادی نەبووە بەڵێ مەسەلە مادی نییە بازە کاتێک پارە هەموو شتێک نییە دڵی خۆش ناکە هەیە ملیۆنەرە کەسی سەیرەی دڵی خۆش نییە بێتاقەتە هاوڵاتیان ئەڵێن ئێستا لەبەر ئەوەی قەنەعەت بەکەم نەماوە بۆیە خەڵک بۆکو جاران دڵی خۆش بێ جاران کە دەچوو ئیشێکی دەکرد بە پارەیەکی کەم ئێوارە دەهاتەوە بەو بەشەکەمەی خۆی کە پەیدای کردبوو ڕازی بوو قەنەعەتی هەبوو بۆیە دڵیشی پێ خۆش بوو بەڵام ئێستا وانە ئێستا لە چەند شوێنێکەوە سەرچاوی ژیانی هەیە بەڵام هەر هەوڵ بۆ زیاترەدا ئەم هەوڵانەیشی بۆتە هۆیەوەی کە بژێوی هەندێک کەس لەسەر ئەوە کەم بێتەوە ئێمە بەردەوامە بین بەڵام چینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێ ئەپرسین لە هاوڵاتیان بۆچی ئێستا خەڵک بەگشتی دەرونی هیلاکە کە باسی جارانەکەن زۆربیان دەڵێن جاران چوین بە 2 دینار ئیشمان کردووە زۆر دڵمان خۆش بووە زۆر مرتاح بووین بە ژیانی ئەو کاتە واتە جەستیان هیلاک بووە بەڵام دەرونیان ژیانیان خۆشتر بووە کێ هۆکار بوو بوو ئەوەی خەڵک ئاوا بێزار بێ لە ژیانی ئێستای ئایا چۆن ئەو دڵخۆشەی جارانە گەڕێتەوە ناومان ئەم پرسیارانە لە هاوڵاتیانەکەین ئێوەش بینەر جاران خەڵک ئەچوو بۆ ئیشێکی کەم بە 2 دیناری ئیشێ کرد مرتاح بوو بەڵام ئێستا کەس مرتاح نییە هەمووی گلەیی هەیە هەمووی ئەناڵێنێ هەمووی دەرونی هیلا ئێستا بژێوی ژیان زۆر قورس بووە وەکو شعرێکە دامناوەڵێ پارە پیاکردن لە تام دەرچووە پارە کە پیاەکەی لە تام دەرچووە کاتێککە پارێکی زۆریش پیاکەی بەشی کەمەکە بۆ زۆریش قەناعەتە ئەمڕۆ جاری وایە زەلامی وایە قەناعەتی بە کەسابەتەکەی هەیە قەناعەتی پێ نییە بەس فەقیردایم قەناعەتی زیاتر پێیە زیاتر پێ هەیە
ئەو کەسابەتی ئەم ڕۆژ دوو جۆرە جۆرێکی هەیە بە حەڵاڵی پیاکە هەیە بە حرامی هەیە لە کەسابەتەکە یا ویژدانێکە فەقیرە ڕووی تێگاڵی یارمەتیم بە هاوکاریەکە بەس دەوڵەمەندکە باوەڕ بێت لەوانەیە لە 1000 دیناریش بۆ شتەکەی نێتە خوارەوە ئەو ئیشیە ڕوا بەس فەقیرەکەیشی ناڕوا ئەبێ ئەمڕۆ هاوکاری یەکتری بکەیت ئێستا خەڵک بۆ دڵی خۆش نییە بەوە دڵی خۆش نییە شت گران بووە جاران پارە کەم بوو بەس بەشی زۆریە کرد ئێستا پارەکە زۆرە بەعکسەوە بەشی کەمەکە ئینجا وەکو شعرەی دامناوە ئەڵێ نانی وشک خۆی مێشکێ مرتاح بێ نەگنان و کەباب ماڵی وێران بێ مەبەست لەم شیکردنەوەی شیعرە ئینسان کە نانی وشکیش خوا نان و چای بخوا دڵی خۆش بێ نەک من هەموو ڕۆژێ هەوڵ بم بۆ خواردنی چەور و چاک و بژێوی ژیان ئەبێ ئەملاولای حرامیشی تێکە بکەم شتی خراپیش بکەم داوای زۆرە کرد ڕەنگەشتی خراپی تەبعاان بەسێک ئەوەش بەدەست خۆتە هەمووی ئینسانەیە لە حاڵەتی کەسابەت تا بەدەست خۆیەتی ئەگەر تەماعی دنیاکە بێڵێت تووشی غەڵەت نابێت ئیشەکەی من خۆم وەسای چەقۆتیشکەرەوەم دەمێکە تقریبان 25 ساڵە قەناعەتیش الحەمدولله قەناعەتم پێ القەناعە بە عەرەبی ئەڵێ قەناعەت و کەنز لا یوفنا قەناعەت شتێکە کۆتایی نایە یا ئەڵێ ئەگەر قانعی تێری ئەگەر بێدەنگی شێری ئەگەر ئینسانی دایمە قەناعەتی هەبێت ئەوە تێرە بەزەگەل لە مەجلیسێکە زانیە و پرسیارە ڕوولەتۆم بێدەنگ بی شێری دایمە سەرکەوتو خەڵگەڵێن نابێ بەکەم ڕازیبی خەڵک هەر خەڵکە هەریەکە بە بۆچوونی خۆی لێگەیاتەوە ئینسان تۆ ئێستا کە ییتە دەرەوە بە بۆچوونی خۆی یتە دەرەوە چ لێ لە بەرەکەی چیە خۆی چۆن ژیان بەکارێنی ئەو بەدەست خۆتە منیش بەدەست خۆمە هیچ کەسێ تەبیعەتی لێک ناچێت هیچ کەسێ لە دنیاە تەبیعەتی لێک نە هەریەکە تەبیعەتێکیێ ئەنجام مویمەوە باشترین شت لە دنیا ئینسان بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ خەڵکە لەگەڵیشەکە دڵت پێ خۆش من الحەمدولله ئەگەر نامرتاحیش بمە بێ بڵێم مرتاحم لەبەر ئەوەی خۆم بە پارەکەی کە دەستمەگەوێ الحەمدولله لێ رازیم دواتە هیماندوو بۆ خوا ئاسپاس بۆ خوای ماندوێتی خۆمە چاوم لە ماڵی کەس نییە کابرا قەسرێکێ بێڵم خوا دوو قەسری باتێ قەت چاوم لەوە نییە یەکێ هەی بێ و من نەم بێ بڵێم من بۆنی مەخوا لەویشی وەرگێتەوە شعری جوان چیت هەیە بۆمان بڵێ شعری جوان ئەڵێ خۆزگەم بەو کەسەی کردەوەی جوانە لەگەڵ ئەوەشدا خاوەن ئیمانە هەر کەسێ کردداری جوان بێدایم خاوەن و ئیمانی مەوجودە ئیمانی دامەزراوە جاران خەڵ هیلاکە بوو کرێکاری مرتاع باشە بۆ جەستەی هیلاکە بوو بەڵام دڕی مرتاع بوو ئێستا خەڵک ئیشەکەی ڕەنگە ڕەحەتر بێ بەڵام بۆ مرتاعنی وڵی بڵێ تەمەنی خۆتە بیرە کاتی خۆی هەرزەکاریوانە ئیشت کرد بێ چیتان نەکرد هەر کرێگاریمان کرد چۆن بوو دانی ژیانتان خۆش بوو ژیانمان زۆر لێستا خۆشتر دڵتان بەو ژیانە خۆشەوەڵە ئەی بۆ ئێستاوە خەڵگوانی وایە ژیانەکە وایە ئەم بەرە تەمەنە ڕۆین خەڵگەژێ دڵی بێ خۆش ئێستا هەیە هەر بە تەلەفۆن پارێکی زۆریش دەرێ زۆری دەستەکەی بەس هەیە شەحەت نابوت بوو داماو بووتەوە کەواتە کێ هۆکار بۆ خۆمانی یا کۆمەڵگەیە لاقی بە حکومەتەوە نیە خۆمانی ژیان وارۆ خۆمانی باشە چۆن بتوانین وا بکەین دەرونیان مرتاعبین لەگەڵ ئیش و کاریکەیکەی تازە بۆ ئێمە نابێت بۆ جیلی کا بێت بۆ ئێمە نابێت ڕۆی بەڵام بیستە تۆ خۆشتە الحەمدوللا تەمەنەیە و باشی تا دنیا چاکە بێمە لێبین و ینی بەم نزیکانە چاک نابێت ناوەڵە قەت چا نابێت چا نابێت خۆش شتەکە لە بەر چاو عەقڵمانە کێ ڕێگرە خۆمان ڕێگرین خەڵک ڕێگرێ حکومەت ڕێگرە بۆچی ئێستا خەڵک دەرونی مرتاح نییە ینی هەمووی بێزار و گلەی داوی حەڵال زۆر کەم بۆتەوە لە وڵاتە لەبەرەوەی ئەوەی مۆزوعەکە بەڕای من هیچ شتێکیان نێشتەوە لە وڵاتەیە تر هەموو عالەمیش ئەگەر شێتیش بێت ناخی مەگرە چل ڕۆژە نەچوون بۆ ئیش لەم مەیانام نیوەی هۆکاری ئیمانە بابزان جی شەڵیان بنێ با بێن ئیشکەن ئەمە ژەڵێنە پارەکەیان زۆرە بۆیان کەمکردن با لە برسا بمرن من هۆکاری ئەوە خۆمان دەگمان نابەمانە دەگمانە بەشت ئەم هەموو عەدەل دەکەێت لە وڵاتەیە بەچی ئەم بارە دەرونی خەڵک چاکە بێتەوە بەڕای نابێت کاک بەچی چاکە بێتەوە من نازانم بەچی چاکە بێتەوە
تۆ لە وڵاتێک کابی کاکە بەڕێزەکەم ئەم هەموو داهات و سەر و سامانی تیابێت جلیگان نەوتی پێڕەوانە بیندێت تۆ هەرەوە ڕوخێنە کاکە بی دەکەیت تۆ ئەم هەموو سەرەتەی تای بۆ تۆ نییە ئەوە مۆزوعەکانە بەڕای من لەلایەکی ترەوە ناحەقیە بینی خەڵک بۆیەوە بیزدابێت ناحەقیەکە خۆلوان هەمومان تێرین دەوڵە من لە جاران باشترین قادی زارانیش بەڵام لەبەرەوەی تۆ کۆمەڵە شدەیە تەسیری تێکە هەر ئەوەی مۆزوعەکە زیاتر نەعەدالەتێکەیە ناحەقێکەیە لە وڵاتە بێویژدانێکی خەڵکە مەسەن کابرا لەو بازاڕاتی بڕۆچیوێتەوەتە لە بەقاڵەکە خۆم ڕێزمەیە بەڵام سێرەکە وەک پێویست نادا دەشتەکە ئەوەی پێشەوەی جوان هەڵی داوەتەوە ڕێک و پێک سێگەی لەدەوا بۆ گەنەکە دەیاتێ کابرا خۆی ئیشەکە ئەکا هەز دەکە غەدی لێ کردی و پێی نامورتاحە پارەی دەزەکەی بەڵام پێی نامورتاحە زۆر جار وەکو تۆ ئەڵەی ئەو میوەیش کە بەرەم هاتووە ئەو سەوزەمەیش بەرەم هاتووە ڕەنگە لە دروستکردنەکەیشی هەر ینی وەکو پێویست دەرمانی باش بەکارڕات تۆ لە خواردنەکەشی قەلەقی دەبڕۆ خیار کڕێدی قەلەقیکەی خۆی وەجاران نەبوو کاک مریش کاکڕی گۆشت هەنگوین خەڵکی خوا بۆ دەوا ئێستا بیخۆ کوژە کاکە شەکرە یعنی کۆمەڵە شدێت تۆ ئەیکری پارەشی پێی بەڵام لە خوانیشی قەلەقی ئەمەش تەسیری تۆڵی ئێوەیە پاروی حەڵال کەم بۆتەوە بە تاکید هیچی تر نییە مشکلەکە بە تاکیدەوەی پارەی حەڵال کەم بۆتەوە پاروی حرام هەموو شمانەی خۆین ئەوە نییە کەس لە ناخم کاکە هەموو کەسێ خوا خت بووە جیای بکەیتەوە لە ناو ئیشەکانە بۆنە تێکەڵ جا ناکرێتەوە بڕوا دەبێت جا ناکرێتەوە بڕوا دەبێت ئەو چارەسەر چی چارەسەر چییە نییە چارەسەر نییە نەخێت چارەسەر نییە چارەسەر سوڵتەیەک ئەیکات کە ویژدانی هەبێ دوو لە ڕێ ئەخلاقی بێ عەقڵی هەبێ کە ئەوە نەبێت تۆ چیەکەی لە وڵاتە چێ بیکە سڵتە باوکی میلەتە کە تۆ کابرا بێ کافتریا و نێرگەلە و تریاک و هەزار شتو بۆ بخاتە وڵاتەکە تۆ کاکە بەڕێزەکەم چارەسەر چییە من نازانم ناکرێت چارەسەر نییە و ناشکرێت خۆی مەسلێکی پێشینانەیە ئەڵەوەی ڕقە لە هەست کەسێ بوو پێی بڵێ ئیشەڵا بێ ئیژەبی ئیتر نازانم ئەمە تا چەند ڕاستە نازانم خەڵک خۆی هۆکارە بۆ ئەوەی بێژبیانی تەمەڵی خۆیەتی یاخود بۆن من دەسەڵات یاخود کۆمەڵگەیە ئەین سیرەکە ئێستا هەندێک گەنجمان هەیە لێرە ئامادەنی هەموو ئیشە بکاتێتە ئەوروپا حاضر هەموو جۆرە ئیشە ڕاستەکەی وەڵا خۆم لە ئەوروپا بووم بەسی دەر چۆن بڵێ مەڵی لەویش هەر ئاوا لە ڕووی دەرونیەوە نامرتاحی وەڵا هەر نامۆتاحی ئەوێش هەر ئەوە نییە بڵێ هەر خەتاکە بکەیتە هەر ئەم وڵاتەوە یا ئەو وڵاتە هیچ فەرقی نییە ئەی خۆمان هێوەکار بووین خۆمان هۆکاری ئەوە خۆمان دەگمان نابەمانە دەگمان نابەست ئەم هەموو عەدالەتەکەی کردە وڵاتەیە ئێستا ئەمە چاکە بێتەوە هەڵا بەڕووخانن بە انقلابێکی گەورە باشە واز لە حکومەت بێنین خۆمان تا چەند پێمانە چاکبوونی زەحمەتە ئەوە حکومەتەکە ئەبێت چاکیکە بە من ناکرێەوە نییە ئەتوانێت چاکیکە کابرای ئێرانی بە بەلاژیە بۆ ئێرە وەرەقەکە پارەی لێ بسەنێ بانەیەوە نییە هەر بە بەلاژێت لێرە ئیشەکە ئەگەر وەرەقەکە پارەی لەسەر بێ ئەو نایەی تورکیا نایە ئەو وەختە ئێمە هەمومان ئیشمانە بێ ژیان خۆشە بێ و مرتاح ئەمجا هەموو شتێکیش باوەڕکە برێتیە لە کرێکار کە کرێکار ئیشی نەبوو هیچ نییەوە نییە کرێکار ئیشیە بوو پارەی پێ بوو ئێوارە شتەک ڕێ بۆ ماڵۆ بە تەکسیە ڕواتەوە ئەی کە پێی نەبوو ئەویشی چی دەزنا حکومەت دەبێت چارەسەریم لایەنە حکومەت ئەرە وەڵا خوا خۆی جا ئێمە چی بکەین ئێمە فەقیرین من بۆ نمونە ئە لەوێ مزاهرەمان کرد لەوێ منیان کرد هەر سەرنگومیان کردم باوەڕم پێ بکە شەوێ هەتا بەیان لەسەر هیچ نەتەقەم لە کەس کردبوو نەبەردم نابوو هیچم نەکردی ئەی خۆی وەری قسە بکەی وەڵابێر ئاوا سیرکەین تا خوا حەقمانەس بەس بە دەسەڵات بەس بە حکومەت هەموو شتێ بۆ بە پارە لەم ژیانەیە ئەبێ حکومەت چاشکە تۆ لە ماڵۆ سێریکە ینی دیقات بە ینی دووبارێکم هەر بڕۆسی ماڵەوە سی هەواڵەکان کە دایمەی خوا سیاسیە دایمی خوا موچاو دایمی خوا فڵان کەس کوژرا فڵان کەس ڕۆی فڵان کەس ئەمەی کرد ئەمە لەوێ خنکە ئەمە ئەوەی کرد هەواڵی ناخۆش زوو بەگومانە زیاتر ئەوەی هەواڵی ناخۆشە بیستی هەواڵی خۆش نابیستی چه هەواڵی خۆشە بیستی ڕۆژانە هیچ هەمووی ناخۆشە بەڵام جاران خەڵگاگەی لە هەواڵی تەنها چواردە و گۆڕێکی خۆی هەبوو هەولاتری نەزان ئەوە بوو جارانەوە بکاکە لە بڵێن بە چوار گەڕک سیارەی کتاب یان بە چوار گەڕک تەلەفۆنی شتیا بوو ئەسا لە گەڕەشێکە دە 15 سیارێتیایە ینی هەمووی تۆڕی کۆمەڵایەتیە هەر شتێکی بێ لیکی لەسەر گێتە بەردەستێ باری دەرونی خەڵک وا بە ئاسانی ئارام نابێتەوە تاکەشت کە بتوانێ باری دەرونی عام
بە تایبەت کوردستان وەسعەکە چ لە ڕووی داراییەوە چ لە ڕووی ئابوووریەوە باش کاتوانێت بەدەست حکوومەتەوە ئەم دەسەڵاتە بگۆڕێ لەبەرەوەی شێوازی سیستم یە وڵاتە تێک چووە خەڵک هەمووی چاوەڕی موچەکە معقول نییە گەنجێکە تازە زەواجی کردووە یان کابراایەکە کرێخانوی هەیە ئیشێکی نییە پارێکی بەدەستەوە نییە مناڵە نێرە زەلامە ناسم مناڵی نردوو بە مەکتەب پارەی ڕۆژانی پێ نەبوو بیاتێ من خۆمیێکێکم لەوانە لەیەکی هەشتەوە بێ ئیشم ئیش نییە کەسابەت نییە وڵاتەکە وای لێ کردو ئەچتە ناو بازاڕوانێ ئەچە چایخانەوە شوان شە کافتریاوان هەمووی گەنجە هیچ علمێک نەماوە چ لە زانکۆکان چ لە علم و معریفەت نەماوە هەموو گەنجەکان بەڕێ لاڕێ ڕۆشن ناگەڕێتەوە تازە ساڵ بە ساڵ بەرەو خراپترە چێت تەڵەبات زۆرە تەمەشاکەی بۆ نمونە هەموو سلێمانیە مەوسا سپینێکی تیانە بوو سەتەلایتێکی تیانە بوو ئێستا لە سەتەلای دەرچوو هەموو ماڵەگە بێ 5-6 موبایلی تیابی و خەتی ئینتەرنێتی تیابی و ئیتر فریان ناکەویت و تازە تاو بیانی شیرازە شڕاوە ناگەڕێتەوە بە تاکید ناگەڕێتەوە نەوەڵا حەقیشی خۆم لێ نەوەڵا ناگەڕێتەوە بەچێ گەڕێتەوە وەڵایی دەتوانێت بە ماوەی مانجێک ئەگە دەڵێن وەڵا ئەمە ئاسان نێوانێ بە ماوەی مانجێک توان دڵی خەڵک خۆشکەن بەس پێیان بۆ خۆیان نایک لە خودی خەڵک چی لە دەستی خودی خەڵک چ بکە خۆ پیشاندانەکەی دیێن دەتکوژن خۆ پیشاندان ناگەی لە ژووری ئاوا سزات دەن سزایەکەشت کوشتنە هەر عینیشتە بۆ تۆ هەر عینیشت ئەوەی کە بینیتان ڕاوسەنجی هاوڵاتیان بوو لەسەر ئەوەی کە بۆچی خەڵک دڵی خۆش نیە و دەرونیان هیلاکە زۆر بەیان باسییان لەوە کرد کە دەسەڵات هۆکارێک بووە لە بەرۆی نەعەدالەتی هەیە لە کۆمەڵگایە ئەمە بۆتە هۆیەوەی کە خەڵک دڵی خۆش نەبێت بەشێکیشیان باسییان لەوە کرد کە لەبەرەوەی پاروی حرام تێکەڵی پارۆکانمان بووە تێکەڵی کاسپیەکانمان بووە بەرەکەتی نەهێشتووە لە ناو ئیش و کاروبارمانە پارە زیاتر پەیداکرێ لە جاران کەمتریش ماندووە بین بەڵام لە ڕووی دەرونی و مرتاعنین لەبەرەوەی پاروی حەڵالمان کەم بۆتەوە پامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامێکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم فاتان لەگەڵ